حکوومەتی عێراق لە نێوان فشارەکان و داواکاری گروپە چەکدارەکان من میوانێکم لەگەڵایە دکتۆر غازی فەیساڵ بەڕێوەبەری سنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی استراتیژی کە لە عەمانەوە لەگەڵمان. بەڕێز فەیساڵم کاتت باش. بەو ئەنجامەی کە لە هەڵبژاردنەکانی عێراقا بەدەست هاتووە، بەو قەبارەیی کە گروپە چەکدارەکان بەدەستیان هێناوە، داهاتووی پرۆسی سیاسی لە عێراقا چۆنە بینی بە تایبەتی بابەتی پێکهێنانی حکوومەت؟ بەدڵنیاییەوە بوونی زیاتر لە 80 گروپی چەکدار ئەو ئەندام بن لەم خولەی پەرلەمان پێشێلکردنی مادەی 9 دەستوری عێراقە کە ڕێگە نادات بە گروپی چەکدار یا هێزی چەکدار بەشداری لە دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات بکەن یان بەشداری لە پرۆسەی سیاسی بکەن. هەروەها لە مادەی نوێمی دەستوردا هاتووە نابێت میلیشیای چەکداری پێک بێندرێت و داومەزرێت، بەڵام ئەمە لە دوای 2014 ڕوویدا و بەردەوام بووە و خەریکە دەگۆڕێت و دەبێتە بەشێک لە دامەزراوەکانی دەوڵەت و ئەمەش پێشێلکاریەکی مەترسیداری دەستورە. بۆیە هەر لە بەرەم هۆکارەش دەبینین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هۆشداری داوە گروپە چەکدارەکان بەشداری لە دەسەڵاتی دانانی یاسا بکەن یاخود گروپی چەکدار لە حکوومەتی عێراق بەشداری بکەن و لەوانەیە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانانی لە ئەوروپا وەک بەریتانیا، فەڕەنسا و وڵاتانی دیکەش ڕێکار بگرنە بەر وەکو فشاری ئابووری، فشاری دیپلۆماسی و لەوانەیە بگاتە سزا سەپاندنی سزا بەسەرەوە گروپە چەکدارانە. گروپی چەکدار هەن کە لەلایەن وەزارەتی دەرەوەی ئەمریکاوە وەک ڕێکخراوی تیرۆریستی ناودەهێنرێن و ئیدارەی ئێستای ئەمریکا سزای بەسەریان سەپاندووە. بۆیە ناکرێت کەسێک وەزیر بێت لە وەزارەتی ئاییندا و خۆشی بڕیاری لە دژی دەرکراوە لەلایەن ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاوە و وەک تیرۆریست بەدناوکراوە یان وەکو ڕێکخراوێکی ڕێکخراوی تیرۆریستی ناوهێنراوە و ئەمەش دژی ئەو پەیوەندیە پتەوانەی نێوان واشنگتن و بەغدایە لە چوارچێوەی ڕێکەوتنی ساڵی 2000. زۆر باشە. وەک بەڕێوەبەری سنتەرێکی لێکۆڵینەوەی استراتیژی بێگومان چاودێریتان لەسەر بارودۆخەکە زۆرە. ئەمریکا جیا لە هۆشداری ئەتوانێت چیتر بکات؟ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕاستیدا بەرژەوەندی هاوبەشی هەیە لەگەڵ عێراق، بەرژەوەندی هاوبەشان لە نێوان عێراق و ئەمریکا. ئەمڕۆ کۆمپانیای ئەمریکی، کۆمپانیای بواری نەوتی ئەمریکی لە بواری دیکەشەوە لە کێڵگەی وەک مەجنون و مهەنا و هەروە لە کەرتی غاز کار دەکەن. کۆمپانیای ئەمریکی هەن، کۆمپانیای ئەوروپی هەن لە هەرێمی کوردستان کار دەکەن. ئەگەر ئەو کۆمپانیایانە هێرش بکرێتە سەریان وەک ئەوەی دوێنێ لە کێڵگەی کۆرمۆر ڕوویدا وای کرد کارەبا بپچڕێت و هێرشەکانی ڕابردووش کە هێرشکرایە سەر باڵیۆزخانەی ئەمریکا لە بەغدا زیاتر لە 34 موشک هێرشکرایە سەر باڵیۆزخانە و سەرماڵی سەرۆک وەزیران و دەستگای هەواڵگیری. ئەمە پشێویە ئەمریکا قبوڵ ناکات ئەم پشێویە ئەمنیە بەردەوام بێت. نێردەی سەرۆکی ئەمریکا بۆ عێراق مارک ساڤایە لە ڕێگەدا بەرەو بەغدا دێت و ڕاستپاردەی پێدراوە سەبارەت بەوەی کە نابێت گروپی چەکدار لە عێراق بەردەوام بن کە هەڕەشیان لەسەر ئاسایش نیشتیمانی عێراق دروست کردووە کە ئەوانیش هاوپەیمانن لەگەڵ ئێران، هاوپەیمان لەگەڵ سوپای پاسداران و بەشداریان لە شەڕەکانی ناوچەکە کردووە. ئەم
دۆخەی ئێستای گروپە چەکدارەکان لەلایەن ئەمریکاوە قوبولکراو نییە و قوبولکراو نییە نە لە عێراق نە لە سووریا بەردەوام بن یاخودە و شانانەی کە لەن ئێرانەوە چێنراون نە حەزب الله لە لوبنان نە حەماس نە لە یەمەن و دەبێت ئەمانە چەکیان لێ داماڵڕێت دەبێت چەک لەو ڕێکخراوانە داماڵڕێت و دواتر بکرێن بە دامەزراوە لەگەڵ کۆمەڵگە تێکەڵ بکرێنەوە هیچ ڕۆڵێکیان لە بڕیاری جەنگ و ئاشتیدا نەبێت. استراتیژیەتی ئەمریکا دامەزرانی دەوڵەتی نیشتیمانیە نەک دەوڵەتێک بۆ میلیشیا و گروپی چەکدار نەبێتە دەوڵەتی گروپی چەکدار کە لە سەروی دەوڵەتی یاسا و دەستورەوە بێت دەوڵەتێکی نیشتیمانی دەوڵەتێکی دەسەڵاتدار بێت و بڕیاری ئاشتی و سەقامگیری و جەنگ و خۆشگوزەرانی لەدەست. زۆر باشە بەڕێز فەیسەڵیانی گروپە چەکدارەکان لەم هەڵبژاردنەی دواییدا یەک لە سەرسەی دەنگەکانیان لە عێراق لە ناوچەکانی عێراقا بەدەست هێناوە لە چوارچەوەی گروپ و کوتلە و ینی ئەوش بەو شێوازەی بەشداریان کردووە و ترێت یەک لە سەرسێ لە دەنگەکان بۆ ئەوان بووە. ئەوان جاران تەنها هێزی سەربازیان بەدەستەوە بوو. ئێستا چوونەتە ناو دەسەڵاتی جێبەجێکردنەوە دەسەڵاتی یاسادانانەوە لە دوا ڕۆژیشە بۆ پێکێنانی حکوومەتە چنە ناو دەسەڵاتی جێبەجێکردنەوە. پێت وایە ئەم گروپانە هەروە بە ئاسانی یەنە ژێر باری ئەو فشار و داواکاریانەی کە ئەمریکا لیان دەکات. بڵێ بەڵێ بە دڵنیاییەوە دۆخی ئەمڕۆی گروپە چەکدارەکان لە عێراق دۆخێکی هەستیاری دروست کردووە دۆخێکە کە بەی شێوەیەک لەلایەن کۆمەلگەی دەوڵەتیەوە قبوڵکراو نییە لەلایەن نەتەوە یەکگرتووەکان و واشنگتن و وڵاتانی ئەندام لە یەکێتی ئەوروپا قبوڵکراو نییە. ئەم دۆخە هەستیارە دەبێت چارەسەری ڕوون و ئاشکرای بۆ بدۆزرێتەوە ئەوەی لە هەڵبژاردن براوە بووە وەک کە لەلایەن کۆمیسیۆنەوە بەهۆی ساختەکاری ناوی بەشێکەکانیدان دوورخرایەوە یان ڕێکخراوی یا با بڵین کەسانێک هەن لە نێو حەشدی شعبیدا هەوڵیان داوە دەنگی گەنجان بەدەست بێنن بە ناوی دامەزران لە نێو حەشدی شعبی و ئەوانە ناویان دوورخراوەتەوە هەموو ئەو ڕێکارانە و هەموو ئەوەی لە هەڵبژاردنە بەدەست هێنراوە لە چوارچەوەی دەستوری عێراقیدا بەڵێ دەتوانین یاسامان هەبێت بۆ دوورخستنەوەی ئەم ڕێکخراوانە ئەم گروپە چەکدارانە ئەم سەرکردایەتیە چەکدارانە لە ئەنجومەنی نوێنەران دوور بخرێنەوە و دەبێت بە گوێرەی دەستور بێت بەڵام ئەگەر ئەو دۆخە بەردەوام بێت بە دڵنیاییەوە واشنگتن و هاوپەیمانانی لە کۆمەلگەی نێودەوڵەتی بە شێوەیەکی جیاواز ڕووبەڕووی ئەو گروپە چەکدارانە دەبنەوە و لەوانەیە پەیوەندیەکانی عێراق و ئەمریکا بۆ نمونە بە یەکجاری بپسڕێت یاخود هەڵپەسێردرێت. تا ئێستا باڵیۆزێکی ئەمریکی لە بەغدا نییە ئەوەی ئێستا لە بەغدایە تەنیا بۆ بەڕێوەبردنی کارەکانە. ئەمەش واتە ئەمریکا نوێنەرایەتی دیپلۆماسی خۆی لە عێراق کەم کردووە و حکوومەتی ئایندەی عێراق و خولی داهاتووی پەرلەمان لە تاقیکردنەوەیەکی زۆر هەستیاردان یان ئەوەتەی عێراق وەک دەوڵەتێکی نیشتیمانی بگەڕێتەوە نەک دەوڵەتێکی گروپی چەکداری و لەژێر دەسەڵات و هەژمونی ئێران بێت لەژێر هەژمونی ئابووری و سەربازی ئێران بێت کە 16 بنکەیان هەیە وەک زەینەبیەکان و فاتمیەکان کە لەو بنکانە جێگیر کراون. ئەمە وای کردووە واشنگتن وەک پێشێلکردنی دەستوری عێراق سەیری بکات ئەوە پێشێلکردنی یاسای عێراقیە بۆی عێراق دەبێت لەژێر هەژمونی ئێران دەربێنرێت و ئازاد بکرێت و چەک لە دەست
حکوومەت بێت لەدەست دەوڵەت بێت و دووپاتی دەکەمەوە بەڕێز سیستانی مەرجعی باڵا لە نەجەف باشکەرا ئاماژەی بەوەدا کە دەبێت چەکتەنیا لە دەستی دەوڵەت بێت و گروپە چەکدارەکان هەڵبۆشێنرێنەوە بەڵام جێگای داخە ئەم گروپە چەکدارانە ڕەتیان کردەوە پابەندی ئەو ڕاستپاردەی مەرجعی باڵا بن. زۆر باشە پرسیارێکی لێ یەکەم ئەگەر بە کورتی جوابم بێتەوە ڕێبەری باڵای ئێران ئەوەی گروپە چەکدارەکان لە ماوەکانی ڕابردووە لە ڕێگەی پەرلەمانەوە پێیان نەکرا کە تێکەڵکردنی گروپە چەکدارەکان بوو بە با بڵێن هێزە سەربازی و ئەمنیەکان ئێستا وەک قسەی لەسەرەکرێت ئەوان کردویانە بە مەرجێک بۆ پێکێنانی داهاتووی حکوومەتی عێراقی کە تێکەڵکردنی گروپە چەکدارەکانە بە دامەزراوە و هێزە سەربازی و ئەمنیەکان لە عێراقا پێت وایە ئەمە چەندێک پێکێنانی حکوومەتی داهاتووی عێراق دواخات. بەدڵنیایی ئەمە مەترسیدارە زۆر مەترسیدارە ئەم گروپە چەکدارانە هێز بەکاربێنن و لە ڕێگەی هێزەوە هەڕەشە بکەن وەک بینیمان هەڕەشیان لە سەرۆک وەزیرانی پێشوو کرد مستەفا کازمی و هەڕەشیان لە بەرهەم ساڵح سەرۆک کۆماری پێشوو کرد و بە درۆن ئەو گروپە چەکدارانە بە درۆن بەسەر سنووری ئاسمانی کۆشکی سەرۆکایەتیدا هاتوچۆیان دەکرد بۆیە دەبێت سنوورێک دابدرێت و کۆمەڵگەی نێودەوڵەتی و لە فەرمانگەکانی حکوومەت بێکەوە کار بکەن و حکوومەت خۆی بەرپرسیار بێت لە سەقامگیری وڵات و دەسەڵاتیە بێ و نابێ ئەم گروپە چەکدارانە هێز بەکاربێنن بۆ سەپاندنی هەژمونی خۆیان و ئیرادەی خۆیان بەسەر پارتە کوردیەکان پارتەکانی نێو چوارچێوەی تەنسیق چوارچێوەی هەماهەنگی بۆیە لۆ بڕواایەدام عێراق دەبێت چارەسەرێکی ڕیشەیی بۆم کێشە ئاڵۆزە بدۆزێتەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئایندە بۆ گروپی چەکدار نییە نابێ گروپی چەکدار لە سروی دەوڵەت بێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئایندە بۆ کۆمەڵگەی شارستانیە بۆ وڵاتی شارستانیە و بنیاتنانی دەوڵەتی دیموکراسیە و ئازادی مسۆگەر بکرێت مافی خەڵک مافی ئافرەت مافی منداڵ مافی مرۆڤ مسۆگەر بکرێ بە شێوەیەکی دادپەروەرانە سامانی وڵات دابەش بکرێت هەموو ئەو وردەکاریانش کە لە دەستوردا باس کراوە. دکتۆر غازی فەیساڵ بەڕێوەبەری سەنتەری عێراقی بۆ لێکۆڵینەوەی ستراتیژی زۆر سپاس بۆ بەڕێز.